ئەو گۆرانیەش بۆ چەندەمین جارە دووبارەی دەکەمەوە لەسەر داواکاری کاکە عەبدوڵڵا بنباس خۆشەویستە پێشکەشی دەکا بە خۆشەویستەکەی خۆی و هیوادارم بەڵێ بێ. دڵم ماتی خەمووی جیرانی تۆیە نەخۆشی دەردی بێ دەرمانی تۆیە دڵم ماتی خەمووی جیرانی تۆیە نەخۆشی دەردی بێ دەرمانی تۆیە با قانونی غوربەتی میوانی پڕزە مەیشێنە ئەو دڵم تاوانی تۆیە با قانونی غوربەتی میوانی پڕزەم زەم مەیشێنە ئەو دڵم تاوانی تۆیە دڵە سینەم دەرچوو و هاوارەکەم بێوەستان ناوی تۆوەکە من بەو هەموو ئازارم مەرخۆشم دەوێت تۆ بۆچی منت خۆش ناوێت دڵم ماتی غەموونی جیرانی تۆیە نەخۆشی دەردی بێ دەرمانی تۆیە دڵم ماتی غەموونی جیرانی تۆیە نەخۆشی دەردی بێ دەرمانی تۆیە با قانونی غوربەتی میوانی پڕزەم مەیشێنە ئەو دڵم تاوانی تۆیە با قانونی غوربەتی میوانی پڕزەم مەیشێنە ئەو دڵم تاوانی تۆیە دڵە سینەم دەرچوو هاوارەکەم بێوەستان ناوی تۆوەڵا من بەو هەموو ئازارم مەرخۆشم دەوێت تۆ بۆچی منت خۆش ناوێت دڵم ماتی غەمووی جیرانی تۆیە نەخۆشی دەردی بێ دەرمانی تۆیە دڵم ماتی غەمووی جیرانی تۆیە نەخۆشی دەردی بێ دەرمانی تۆیە با قانونی غوربەتی میوانی پڕزەم مەیشێنە ئەو دڵم تاوانی تۆیە با قانونی غوربەتی میوانی پڕزەم مەیشێنە ئەو دڵم تاوانی تۆیە دڵە سینەم دەرچوو و هاوارەکەم بێوەستان ناوی تۆوەبە من بەو هەموو ئازارم مەرخۆشم دەوێت سانە بوو منت خۆش ناوێت